فجیانە لە پێش ئەمە هیچ ئینسانێ لەسەر زەویا هەبووە بەڵێ باش ئەو بۆ پرسیارەکەمان حەزێر نەبێ بارەکە الله فیک براکەی من خوای گەوردە فەرمێ لە سوورەتی مؤمنوندا ولقد خلقناكم من سلالة من طين ئێمە ئێوەمان دروست کردووە لە هەڵەنجراوی وەرگیراوی قوڕی هەموو سەرزەوی خوای پەروەردگار لە هەمووی جزئیەتی هەمووی بەشێکی قوڕ وەرگرت و ئادەمی لێ دروست کرد وهروەها وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة خوای گەورە بە مەلایکەتەکانی وتوتی من خەلیفەیەک دروست دەکەم ئەو خەلیفەیەکێ ئادەمە بۆیە بە بەڵگەی قورئان و بەڵگەی حەدیث یەکەم مرۆڤ کە خوای گەورە دروستی کرد و بریتی بووە لە ئادەم یەکەم مرۆڤ بەڵام پێش مرۆڤ جین هەبووە و هەروەها مەلایکەت هەبووە ئەمما مرۆڤ یەکەم مرۆڤ کە باپیرە گەورەمانە ئادەمە و ئادەمیش